سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەر کوێگەن جوانترین سڵاوتان لێبێ. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بەدیداریەوە یازیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باسخواستی ئەمڕۆماندا باس لەوە دەکەین چۆن کۆمەڵگە پێش دەخرێ و چۆن کۆمەڵگەیەکی سەرکەوتوو دێتە دی و کۆمەڵگە دەبێتە خاوەن شارستانیەت یان بەجۆرە لە جۆرەکان کۆمەڵگەیەکی بەرەو پێشچوو. بێگومان هەر تاکێک لە ژیاندا کە ئامانج و پلانێکی هەیە بۆ ئەوەیەکەوە خۆی سەرکەوتوو بێ و بگاتە ئامانج و هەدەفەکانی خۆی و خۆی لە نوشوستی و لاوازی و دواکەوتوویەکان ڕزگار بکە. بێگومان ئەگەر تاکەکان بەم شێوەیە ژیان بەم شێوەیە هەوڵیاندا بەم شێوەیە بیریان کردەوە سەرنجام خێزانێکی سەرکەوتوو خێزانێکی بەرەو پێشچوو خێزانێکی خاوەن پلان و ئامانج دێتە دی و ئەمەش دەتەنێتەوە یان بەو گەشە دەکات لە نێو کۆمەڵگەدا. واتە ئەگەر بمانەوێت کۆمەڵگەیەکی گەشە کردو و کۆمەڵگەیەکی سەرکەوتوو کۆمەڵگەیەکی بەبایەخ و خاوەن معریفەتمان هەبێ دەبێت تاکەکان لە سەرەتاوە پەروەردە بکرێن. واتە تا تاک سەرکەوتوو نەبێت تا تاک خاوەن ئامانج و پلان نەبێت تا تاک خاوەنی گەشە پێدان نەبێت تا تاک نەتوانێ بۆ خۆی بژی سەرکەوتوانە بژی بیر لە داهاتوو ئامانجی خۆی بکاتەوە بێگومان کۆمەڵگەش گەشە ناکات و پێش ناکەوێت. بۆ قسەکردن لەسەر دوو تەوەری گرنگ پلاندانانی نیشتیمانی و گەشە پێدانی نیشتیمانی و ئێمە مەبەستمان لە پلان چییە و بنچینەکانی پلان چین و پلانی نیشتیمانی چیە و زۆر تەوەری دیکەی تایبەت بەمە میوانداری زۆر بەڕێز دکتۆر فەرێدون سەعید مامۆستای زانکۆ و ڕابێژکاری دەستگای ئەکادیمیای مانچستەری نێودەوڵەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستم کردووە. دکتۆر گیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. سوپاس بۆ جەنابتان. زۆر بەخێر بێ. دکتۆر باسمان وە کۆڵێتەوەری یەکەم تەرخامان کردووە بۆ پلاندانانی نیشتیمانی با بزانین پلان چییە و مەبەستمان لە چییە کە دەڵێن پلاندانانی نیشتیمانی. خۆی خۆشحاڵ بووم کە ئەم جارش لە شاشە پیرۆزەکەتانەوە بە یەکتر گەشتینەوە و بە خۆشەویستان و بینەرانی پێیان گەشتینەوە. دیارە بابەتی پلان و پلانی نیشتیمانی و پلانی تاکە کەسی یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکان کە لەسەر ئاستی جیهان ئەمڕۆ گرنگیەکی زۆری پێئدرێت و وردەکاریەکی زۆر و عەقڵێکی زۆر فراوانی بۆ تەرخان کراوە. دیارە پلان هەر خۆی پێناسەکەی بە شێوەیەکی گشتی پلان ئەوەیە کە تۆ لە سەرەتایە لە دەستپێکە خاڵی کۆتایی ببینی. ئەمە پێناسەی پلانە بە شێوەیەکی گشتی هەر کاتێک تۆ ئەتەوێ هەنگاو بنی هەر کاتێک ئەتەوێ بڕۆیتە پێشەوە هەر کاتێک پۆستێکی ئیداری وەرەگریت هەر کاتێک مەشروعێک جێبەجێەکەی چ لەسەر ئاستی تاک چ لەسەر ئاستی کۆمەلگا چ لەسەر ئاستی حکومەت و دەوڵەت پێویستە لە هەنگاوی یەکەمە هەنگاوی کۆتایی ببینیت. واتە ئایا لە ئەخیر هەنگاوە تۆ ئەتەوێ ببی بەچی جا ئایا پلانەکە شۆرتێرم بێت کاتێکی کەمی بوێ بۆ نمونە پلانێکدانی بۆ مانگێک ئەبێت دوای مانگەکە ئەمڕۆیەکی دەیە ڕۆژی 31دا ئەبێت لەبەر چاو بێت ئایا لەم ڕۆژەیە تۆ چ ئەنجامێک بەدەستێنی ئەنجا دەستەکەی بە جێبەجێکردنی کارەکانە. بە هەمان شێوە پلانی نیشتیمانی کە ئێستا لە هەموو وڵاتانی جیهانە پلانی نیشتیمانی گرنگترین بەش و گرنگترین سەکتەری حکومەتە و بەڕێوەبردنە لە دەسەڵاتە چونکە بەپێی پلان ئێمە ئەتوانین کارەکانمان جێبەجێ بکەین بەپێی پلان ئەتوانین کەرتەکان و سەکتەرەکانی تر تەوزیع بکەین بەپێی پلان ئەتوانین بودجە تەزیق بکەین و ڕاستکەینەوەنێ. بۆیە لە وڵاتانی جیهاندا خاصەتەن لە وڵاتە پێشکەوتەکانە بابەتی ناشنال دیڤلۆپمنت و ناشنال پلانین یەکێکە لە هەرە بابەتە گرنگ و وردەکان کە زۆر وەکو ئەڵێت نقطە ئەخەنە سەر حرف تایدا و ئەبێت بە وردی ئێمە ڕەچاوی بکەین. ئەبێ نەخشە سازیەکی ورد بکرێت نەخشە سازیەکی ورد بۆ ئەوەی کارێکی ڕێکخراوی کارێکی جوان کارێکی منەظەم بکەین بە مەبەستی پتەوکردنی ژێرخان و ئینفراستراکچەری دەوڵەتەکەمان. دکتۆر مەبەستە چییە کە دەڵێ لە خاڵی دەستپێکی هەر پلانێکدا ئەم لە هەنگاوی یەکەمی دەستپێکردنی هەر پلانێکدا پێویستە ئێمە خاڵی کۆتایی و هەنگاوی کۆتایی بین یام چۆن ئەتوانین ئێمە هێندە دووربین بین هێندە بیرتیژ بین هێندە بیرکراوە بین کە لە یەکەم هەنگاوماندا بتوانین هەنگاوی کۆتایی و ئەنجامی کۆتایی ببینین. بەڵێ خۆی دیارە ئێمە
دوو جۆر خەڵکمان هەیە لە کۆمەڵگایە. کۆمەڵە خەڵکێک تەجاریبی کردداریان هەیە کردەوە، کۆمەڵێک ئەفکاریان کۆ کردوێتەوە، کۆمەڵێک تەجروبەیان کۆ کردوێتەوە، کۆمەڵێ زانیاریان کۆ کردوێتەوە. ئەم خەڵکە پێویستە لە کاری تەنفیزی و جێبەجێکردن دوور بخرێنە ئەولاوە بیەن بە گەنجەکان و ئەوان دابنیشن بۆ پلاندانان. ئەم پلانە کە ئەڵێن لە سەرەتایە لە هەنگاوی یەکەمە تۆ هەنگاوی ئەخیرێ بێ لە بەرچاو بێت. ئەگەر کەسێکی خاوەن فکر و خاوەن هەزر بێ و وەکو عەرەب ئەڵێ العاقل من يتعظ بتجربة غيره، ئەبێت تۆ بە ئامۆژگاری کەسانی خاوەن ئەزمون بڕۆیت بەڕێوە. ئەو کەسانی خاوەن ئەزمونن لە هەنگاوی یەکەمە ئەتوانن قەراری کۆتاییت بۆ بن تۆ بەرەو کوێچی. بەڵام ئەگەر من بێم خۆم پلان بۆ خۆم دابنێم، ڕەنگە نەتوانم ئەو پێشبینیە وردەم هەبێت کە کەسێک خاوەن تەجروبەیە و خاوەن ئەزمونە پێشتر بەسەریە تێپەڕیوە جێبەجێکات. بۆیە ضروریە کە ئێمە بەشی پلاندانان و نەخشەسازی پلان لەلایەن کۆمەڵێک کەسی بە ئەزمونەوە جێبەجێ بکرێت بۆ هەر بوارێک، چ لەسەر ئاستی حکومەت، چ لەسەر ئاستی کۆمپانیا و کەرتی ناحکومی، چ لەسەر ئاستی تاک. زۆر باشە. پلانی نیشتیمانی چیە دکتۆر؟ کە ئێمە دەڵێن پلاندانانی نیشتیمانی واتە چی؟ یان پلانی نیشتیمانی کامەیە؟ بەڵێ ناشنال دیڤلۆپمنت، ناشنال پلانی نیشتیمانی ئەوەیە کە هەموو دەوڵەتێک، هەموو هەرێمێک، هەموو دەسەڵاتێک پێویستە بەرنامەج و پلانی خۆی پێش ئەوەی هەنگاوەکان دەست پێ بکات پلانی خۆی دابڕێژێت. جا ئەم پلانانە لە زۆربەی وڵاتانە 4 ساڵ بۆ 4 ساڵ دایانرێت. لە هەندێک وڵاتە پلان دانراوە بۆ 50 ساڵ. بۆ نمونەوەکو ئەفریقای باشوور پلانی 50 ساڵیان هەیە کە ئەبێت ئێمە لەم ساڵانەیە هەنگاو بە هەنگاو بڕۆینە پێشەوە. یعنی من زۆرم پێخۆشە کە هەندێک جار خەڵکانێک ئەگەر چی لە کردەییشانە بن بە ئیعلام بە ڕێکلام ئەڵێن ئێمە پلانی ئەوەندە ساڵەمان هەیە. ئەمە سەرەتایەکی زۆر گرنگە بۆ پێشخستنی کۆمەڵگا، سەرەتایەکی گرنگە و بتوانین فعلا پلانەکانمان پلانێکی واقعی بن، پلانێک بن لە ئاست و توانای خۆمان نابێت وابێت کە جێبەجێ بکرێت و ئەگەر جێبەجێ نەکرات زەڕیبە لەو کەسە بسەندێک کە نەخشەکەی داناوە، نەخشە سازیەکەی کردووە. کێشەکە ئەوەیە، یعنی ئێمە کۆمەڵێک ئەفکاری خەیاڵی زۆر جار دانین ئەڵێن کاکە ئەمە پلانی حکومەتە، ئەمە پلانی کۆمپانیاکەمانە، ئەمە پلانی دائیرەکەمانە. بەڵام لە دوای 6 مانگ کە مەفروزە بەشێک لە پلانەکەی جێبەجێ کردی بێت بەپێی ئەو بەرنامەجە زەمەنیە هیچی نەکردووە، کەسیش نایێت بڵێ ئەرێ کاکە گیانەوە تۆ ئەم پلانت هەبوو کە جێبەجێ نەکرد کەواتە کەسێکی لە پلاندانانە فاشلیت. بۆیە بابەتی ناشنال دیڤلۆپمنت و ناشنال پلانین ئەبێت گرنگیەکی زۆری پێ بدرێت و ئەبێت بخرێتە بەرنامەی کاری هەر حکومەتێکەوە، ئەم حکومەتی هەرێم بێت، حکومەتی عێراقی بێت، یاخود هەر حکومەت و دەسەڵاتێک کە دروستە بێت پێویستە بخرێتە پلانیەوە و بەشێکی گرنگ بێت لە کارەکانی. زۆر باشە. جەنابەت باس لە ئەفریقا کرد کە خاوەنی پلان بووە، حتا تورکیا دەگوترێت بۆ چەند ساڵی دیکە پلانی داناوە. ئەو مالیزیایە بەهۆی پلانەوە سەرکەوتنێکی تەکنۆلۆژی و پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە. تەنانەت یابان دوای هێرشی هێرۆشیما توانی بە پلانێک وار بکە کە لە ئاستی بەرەمێنان و تەکنۆلۆژیا بگاتە ئاستی دژمنەکەی کە ئەمریکا بوو. بۆچی ئێمە لە وڵاتی خۆمانە دوای 27 ساڵ حکومڕانی خۆمان دوای ئەم هەموو دەرامەت و بوونی سەرچاوەکانزایە نەمانتوانێت بۆونە پلانێک بۆ داهاتوی خۆمان بۆ نەوەکانی داهاتوو دابڕێژین؟ بۆچی لە کوردستانە کە پلانی نیشتیمانی ئەم هەموو گرنگی و بایەخی هەیە کار بەدەستانی ئەم وڵاتە خەڵکی بەرپرسی ئەم وڵاتە بۆچی بیری لە گرنگی پلان نەکردوێتەوە هیچ جۆرە پلانێ نابینین کە تەنان بۆ ساڵێکی دیکەش بێت نەک بە 4 ساڵ و 20 ساڵ؟ بەڵێ لەبەر طبعاً کۆمەڵێک هۆکارە گرنگترینیان ئەوەیە کە ئەو پلانانەی ئێمە دایئەنین خەیاڵە نەک پلانێک. یعنی خەیاڵێکە، وەهمێکە، بە وەهم هەمومان ئەڵێن وا پێشەکەوین و وا ئەکەین و کوردستانە بێت بە یابان و هەولێرە بە دووبەی و یعنی ئەم خەیاڵانە خەیاڵی باشن، یعنی پێڵێن ئەحلام یەقظە،
خەیاڵێکی باشە خۆزگە لە مشکی هەموو کەسێکە هەبێ بەڵام ئێمە کە کاتێک پلان دائنین کە کاتێک ناشناڵ پلانی نەکەین پێویستە واقعی بین ئایا ئەم واقعی ئێمە ئەم وڵاتی ئێمە دەستکەوتەکانی چی ئەبێت دوای 4 ساڵی تر دوای ئەوە ئەو خەڵکەی کە لە بەردەستایە ئەو یەدیعامی لێیە ئەو سەرچاو مرۆیە سەرچاو مرۆیەکانی تۆ لە چه ئاستێکەن توانایان چەندە قودریان چۆنە چۆن پشتە بەستی بە سەرچاوی مرۆیی دەرەکی بۆ ئەوی پلانەکانە جێبەجێ بێت ئینجا بابەتی ئەوەلی یعنی مەوادی خامی تۆ کاتێک کە پلان دانیت مەوادی خامی تۆ چییە ئایا ئەو مەوادە خامەیە کە لە ئیماراتە بەدەست هاتووە یاخود تۆ کۆمەڵێک مەوادی خامی جیاوازت هەیە لە یابانە بەپێی ئەو مەوادە خامی خۆی ئەوەی کە لە بەردەستایەتی بەپێی ئەوە پلانیان داناوە بۆی پلانەکانیان لە 100% جێبەجێ بێت دواتر ئێمە کە کاتێک پلان دائنین پێویستە هەمیشە بیر لە ڕێگرەکان بکەینەوە خاصەتەن وڵاتی ئێمە لە وڵاتەکەین چواردە ورمان بە ئاگر دەورە دراوە ینی ئەبێت ئێمە ئەم واقعە وەکو خۆی ببینین هەر چواردە ورمان دژی پێشکەوتنەکانی ئێمە و بەداخەوە لە ناوخۆی خۆشمانە زۆر جار دژی پێشکەوتنەکانی یەکتری لە جیاتی ئەوەی دەستی چ لەسەر ئاستی تاک چ لەسەر ئاستی حیزب و چ لەسەر ئاستی حکومەت لە جێتیەوەی دەستی کەسە پێشکەوتەکان بگرین بۆ جێبەجێکردنی پلانەکان بەعکسەوانێ ئەبینە ڕێگر واتە لە ئەساسە ئەو مەوادە ئەوەلیانی ئێمە کە هەمانە بە شێوەیەکی گشتی ڕێگرن لە جێبەجێکردە چوەکو دەوروبەر کە ئەمە فاکتەرێکی بچووکە لە جێبەجێکردنی پلانە چونکە هەرگیز ڕێگری دەوروبەر نابێت وا لە تۆ بکات کە تۆ نەتوانیت بەرنامەی خۆت جێبەجێ بکەیت ئەبێ بەرنامەی خۆت جێبەجێ بکەیت بەڵام ڕەنگە تۆزێک هێواشتر بڕوە بە حکمی ڕێگری دەوروبەر ئەمە فاکتەرێکی بچووکە فاکتەرە قورسەکە کە ئێمە پلانی نیشتیمانیمان سەرکەوتون نییە ئەوەیە کە خۆمان لە ناوخۆی خۆمانە دژی پێشکەوتنەکانی یەکتری یعنی کە کاتێک ئێمە باسی گۆڕانکاری و پێشکەوتنەکەین ئەبێت حساباتی چرکە و نیوچرکە و چارەکە چرکە و مایکرۆسەکند بکەین نەک تۆ بێت یعنی پلان دابنی زەلامێک بڵێ کاکە عەریزەیەک پێشکەشەکات بۆ پرۆژەیەک پێڵێ بڕۆ کاکە تا 6 مانگی تر جواب نادرێتەوە یعنی من لەم شاشەیەوە ڕایەگەیەنم ئێمە کتابێکمان لە وەزارەتی تەندروستی دەرچواندووە سادرە کردووە لە پار مانگی 11ەوە ئەوە ئەم ساڵ مانگی 11 هێشتا نەگەیشتۆتە ئەنجومەنی وەزیرە هێشتا لەوێ واریدە نەکراوە کاکە پلانی ئیتر تۆ چۆن پێشکەوتن بەدەستێنی چۆن ئەتوانیت پلانی نیشتیمانی جێبەجێکەیت لە کاتێکە بینی وەزارەتی تەندروستی لەگەڵ وەزارەتی ئەنجومەنی وەزیرانە تەنها یەک چارەک ڕێگەی 1 ساڵە کتابێک سادرە کراوە لە وەزارەتی تەندروستی لە ئەنجومەنی وەزیران هێشتا نەگەیشتووە لەبەر ئەوە ئێمە خۆمان لە ناوخۆی خۆمانە مەوادە ئەوەلیەکەمان هی ئەوەیە کە لە جێتیەوەی یەکتر پێشخەین یەکتر ئەخەین یەکتر ئەوەستێنی زۆر باشە دکتۆر بنچینەکانی پلاندانان چین پلاندانان پێویستی بە یان بەون ئەو بنچینانان کامانان کە پلاندانان پێویستی پێێتی و پێویستە لەسەری بڕوە ئێمە لە پلاندانانە پێویستمان بە شێوەیەکی گشتی یەکەم واقع بینیە بزانین چیمان هەیە و بەمە ئەتوانین چی بکەین واقعی بین کاتێک کە پلاندا ئەندێت پلانێکی واقعی ئەوە باس بکەین کە خۆمان هەمانە نەک ئەوە باس بکەین کە لە سەردەمێکی ترا لە عەسڕێکی ترا بەدی هاتووە ئەمڕۆ ئێمە بەپێی مەکانەکەمان کە هەرێمی کوردستانە و بەپێی ئەو زەمەنی کە تایە ئەژین کە ساڵی 2008 بەپێی ئەوە بە واقعی پلان دابنین ئەمە بنچینەی یەکەمە بنچینەی دووهەم سەرچاوە مرۆییەکانتە تا چەند ئێمە ئەتوانین سوود لەم خەڵکە وەربگرین یعنی من ئەمەوێت نقطەیەکی زۆر گرنگ باس بکەم لێرە ئەویش ئەوەیە کە لە پلانی حکومەتی خۆماندا یەت
نەفەرێک 18 ساڵ خزمەتیەکات یاخود 16 ساڵ خزمەتیەکات 6 ساڵ ئیبتیدایی پێدەخوێنێ دواتری 6 ساڵ بنەڕەتی و ئامادەی پێخوێنێ دواتر 4 ساڵ بۆ 6 ساڵ زانکۆی پێخوێنێ دوایی کە تەواو بۆڵە من ئیشم بە تۆ نییە ئەمە کارەساتە یعنی تۆ سەرچاوی مرۆییت تعطیل کردووە فەشەلت پێهێناوە چۆن ئیشت پێی نییە یعنی ئەگەر پلان هەبێت ئەگەر تەختیت هەبێت ئەو خوێندکارە پێش ئەوەی بچێتە مەکتەب پێشەوەی بچێتە مەکتەب ئەبێ حکومەت بزانێت چی ئیشێکی پێیەتی دوای ئەوە کە خوێندنی ئیلزامی کە تەواو بوو یەتە سەر قۆناغی ئامادەی و قۆناغی زانکۆیی پێویستە چەند کەسی ئەوێت ئەوەندە بخاتە کولیەکەوە باشە بە پێی ئەو پلانەی کە کۆمەلگاکەی پێویستێتی نەک تۆ 4 ساڵ خزمەتیەکەیت بەبێ مەسرەف زانکۆوە خوێنێت خزمەتیەکەی هەموو شتێک تەواوەکە دوایی کە تەواو بوو ئەبێ ئەو خزمەتی حکومەت کات پێویستە فەرزە لەسەری خزمەتی حکومەت کات چونکە ئەم بەبێ بەرامبەر خوێنی بێتەواو کردووە حکومەت دەڵێ نەخێر من ئیشم بە تۆ نییە ئەمە کێشەکەی ینی ئەم بنچینەیە لە وڵاتی ئێمەیە فەرامۆش کراوە بنچینەی قوەی ئینسانی ینی هیومن ریسۆرس سەرچاوی مرۆیی گرنگترین بنچینەیە لە پلانە تۆ ئەبێت پارە بیت ئەبێت مەسرەف بکەیت بۆ ئەوی سەرچاوی دەرەکیش بەکاربهێنی نەک سەرچاو مرۆییەکەی خۆت توانە و قووەتەکەی خۆت هەر هەمووی فەرامۆش بخەیت و بیخەیتە ئەولاوە بنچینەیەکی تر ئەوەیە کە تۆ مەوادی ئەوەلی بەکاربهێنیت ئیستیخدامکردنی ئەو شتانەی کە هەتە یعنی هیچ مانایەکی تیانە تۆ نەوتی خۆت لێرەوە بەریتە دەرەوە دواتر بێتەوانێ بە گران پێ بفرۆشێتەوە ئەی باشە ئەم مەوادە بۆ بەکارنێنی ئەی کوشتتوکاڵە هەیە ئەم هەموو زەویە فراوانە لێرەوە بچۆ بۆ هەولێر لێرەوە بچۆ بۆ ڕانیە ئەم هەموو زەویە بەرفراوانە ئەبینی ئەی کۆ ئینتاجی زراعیت ئەو ئاسمانی کە هەتە 3 قارە بەیەکەوە ئەبەستێتەوە 3 قارە ئاسیا ئەفریقا ئەوروپا بەهێزترین ئاسمانە ئەگەر بێت و تیجارەتی بەسەرەوە بکرێت ئەی تۆ بۆ ئەو ئاسمانت بەکار نایێنیت لەبەر ئەوە مەوادە ئەوەلیەکانمان ئێمە تەعتیلە ئەمەش بنچینەیەکی ترە بنچینەیەکی تر ڕێگرەکانە ینی ئێمە ئەبێت تەجاوزی مەوانع بکەین واتە ئەو شتانی کە ڕێگرە لە پلانی ئێمەیە ئەبێ ئێمە بە زۆر بە عاقلانە زۆر بە ژیرانە تەجاوزیکەین وەکو ئاوێک بە نەرمی ئەڕوا کاتێک بەردێک گێتە بەردەمی یەک تۆز خۆی لێلایە خۆی ناخاتە سێڕاعێکەوە کە پێی نەوێرێت خۆی ناکاتە شەڕێکەوە کە ئینتاجی نەبێت لەبەر ئەوە کاتێک کە ئێمە عایقە گێتە بەردەممان ئەم عایقانە زۆر بە حەکیمانە ئەوێ خۆمانی لێلابین و عایقەکە لابەرین نەوەکو بێت ئەگەر ڕێگرەکە زۆر بەقووەت بوو و نەیهێشت ئێمە بەین بێ یەکسەر ئێمە ببینە سەر خەڵتەی بی ئەی پلانی بیمان چییە باشە ئەو ڕێگرەمان هەیە بەڵام پلانی بی یەکسەر ئەبێ حازر بێت پلانی سی ئەبێ حازر بێت ئەمە بنچینەی پلاندانانە کە کاتێک ئێمە ئەمانەوە کامانن ئەو ڕێگریانەی کە دێنە بەردەم پلاندانانی ئێمە جەناب فەرموود کە کۆمەڵی ڕێگر هەن کامانن ڕێگرەکان و چەندیان بەدەست خۆمانە چەندیان بەدەست دەوروبەرە چۆن ڕۆم خۆشمان لەم ڕێگرانە بپارێزی لەسەر ئاستی نیشتیمانی یاخود لەسەر ئاستی تاکە کەس بە شێوەیەکی گشتی هەم نیشتیمانی هەم تاکە کەسی بۆ ژیانی خۆم و حکوومەتەکەم بۆ بەڕێودان بە کاروباری نیشتیمانی خۆی ئەو ڕێگرانە کامانە خۆی هەر کاتێک ئەتەوێ بچیتە پێشەوە یەکەم ڕێگری نەفسیە جسمت پێتەڵێ کاکە دانیشە بۆ کوێ ئەڕۆی چی داوالەوە خۆنانێک هەر هەیە یعنی کۆمەڵی ئەفکاری سلبی کۆمەڵی حاڵەتی نەفسی و دەرونی یەتە مێشکەوانێ کە تۆ ئەو پلانە جێبەجێ نەکەی لە کاتێکە هیچیش لە ئارادا نییە ینی کە کاتێک گەیتە واقع ئەوانەی کە پێی ئەوترێت ئەفکاری سلبی هیچیان وجودی نییە
کاتێک ئەتوێت کۆمپانیایەک دامەزرێنیت و مەشروعەکەی کاکە وەڵی حیزب ڕێگریم لێکات حیزبی نەبی نایکەیت یەکسەر ئەڵێ مەڕۆ پێشەوە لە کاتێکا وا نییە ینی من بە ئەمانەتەوە ئەو قسەیە ئەەکەم حیزب ناتوانێت ڕێگری لەو پێشکەوتنانە بکات کە تۆ ئەتەوێت باشە بەڵام حەز ئەکات کیانە حیزبیە سیاسیەکەی خۆی بمێنێتەوانێ کە ڕەنگە ئەوە مافی خۆی بێت چونکە کەسێکە سیاسیە ئەوێت سیاست بکە مافی خۆیەتی تۆش لەم لە بازرگانی ئەەکەیت کاری اقتصادیەکەی کاری ئیداری ئەەکەی تۆش بڕۆ بەرەو پێشەوانێ هەردووکتان بە تەریبی بڕۆن بە ئاراستەیەکی تەریبی نەک بە ئاراستەی بەریەککەوتن ئەو کاتە پلان ئەچێتە پێشەوانێ کاتێک ئێمە لەسەر ئاستی دەوڵەت لەسەر ئاستی ئیقلیم و وڵاتەکەمان کۆمەڵک عایقی دووەلی یەتە بەردەممان ئەم عایقانە بۆ ئەوە نییە کە تۆ نەژیت بۆ نییە کە تۆ وجودت نەبێ بۆ ئەوەیە کە ئەوانیش وجودیان بمێنێ باشە مادام ئەو داوای وجودی خۆیەکە تۆش داوای وجودی خۆ بکە بە ئاراستەیەکی تەریب بە ئاراستەی تەعامولکردن بە ئاراستەی دیبلۆماسیەت ئەچیتە پێشەوە لەگەڵێ بەڵام لە هەنگاوێک لە هەنگاوەکانە لە قۆناغێک لە قۆناغەکانە تۆ تەجاوزی حەدی خۆت بکەیت و سنووری بەرامبەرەکەت نەزانی بچیتە بازنەی ئەوە چ لەسەر ئاستی تاک چ لەسەر ئاستی دووەلی لێت قوبوڵ ناکرێت دەبەرەوە کە پلاندانێت بەڕاستی ئەبێت فکرێکی صافی ورد یعنی لە جسمی ئینسانە مێشک بەرپرسە لە پلاندانان ئەم مێشکە کۆمەڵێک حاسە تەوجیهاتی بۆ وەرەگرێ غەیری ئەوە مێشک داخراوە بە ئێسقانێکی گەورەی ڕاق تۆنگ و تۆڵ بۆ ئەوی لە ناوەوە ئیشی خۆیکە کاتێک پلاندانین ئێمە ئەبێت کەسانێک بن لە ناوەوە ئیشی خۆیان بکەن زۆر بە وردی و حساباتی هەموو حرف و کەلیمەیەک و هەموو پیتێ بکەن زۆر باشە دکتۆر کاریگەریە خراپەکانی نەبوونی پلان هەم پلانی تاکە کەس هەم پلانی نیشتیمانی چین بۆ نمونە کاتێک تاکێک خێزانێک کۆمەڵگەیەک وڵاتێک بەبێ پلان ژیان بەڕێەکە بەبێ پلان ئەژی بەبێ پلان بیرەکاتەوە بەبێ پلان بۆ منە داهاتووی خۆی هەڵ ناسەنگێنێ ئەو کاتە چ کاریگەری و ئاسەوارێکی خراپ بەسەر ئەم تاک و خێزان و کۆمەڵگەیەوە جێدەیەڵێ کاکە فەوزا دروستە بێت بەڵێ ئەو کاتە فەوزا دروستە بێت یعنی قسەیەک هەیە ئەڵێ کاکە ئەگەر سەری گرت باشە و ئەگەر سەری نەگرت بڵێن کاکە وای لێ هاتووە کاکە ئەمە نابێت لە پلانە ئەم قسەیە لە کاری شخصی شاجێی نابێتەوە من هاتووم بۆ ئێرە ئەگەر بەرنامە هەبوو باشە ئەگەر بەرنامە نەبوو ئەڕۆ لە پلانە ئەگەر و مەگەر نەخێر پلانبی هەیە ئەکرێت عایقێک بێتە بەردەمت نەک تۆ خۆت عایقەکەی دروستکەی تۆ هەموو وردەکاریەکانت خوێنەوەتەوانێ و جێبەجێشیەکەیت کارەکەت پرۆژەکەشی جێبەجێەکەی لە کاتێکە لە پڕێکە لە ناکاو ڕێگریە گێتە بەردەمە تۆ خێرا بەدیلێ بۆی هەیە خێرا ئینەکاکەی واتە ئەو نابێت لە خطەکەی تۆ هەڵوەشێنێتەوە بەڵێ وەکو چۆن تەنان لە جەنگەکانیشدا 4 کەسدان راوە بۆ هەڵگرتنی ئاڵا و فەرماندەی ئەم سوپایە ئەمە کوژە ئەوی دی ئەوامە بۆی نەکەوێت بۆی ئاڵاکە نەکەوێت جا بێ پلانی لەسەر ئاستی تاک بێت لەسەر ئاستی حکوومەت بێت لەسەر ئاستی کۆمپانیاکان بێت بەڕاستی فەوزای لێ دروستە بێت یعنی کۆمپانیا هەیە ڕۆژی یەکەم ملیۆنی دۆلار قازانجێتی ڕۆژی دووەم مایەکەشی زەرەرە یعنی ئیفلاسەکات باشە ئەمە ئەی تۆ پلانت چی بوو ئەی خطەی عەمەلت چی بوو ئەی کارکردنت چی بوو یعنی بەسەراحەت ئەو کارە جێی نابێتەوانە یعنی لە کاری هۆشمەندیە لە کاری عەقڵە لە کاری تەخطیتە زەرەر جێی نابێتەوە ئللا ئەبێت پێڵەن ریسک مەنەجمنت ئیدارەی ئەو احتیمالە خراپانە بکەیت کە تۆ یەتە بەرەوڕوت و هەمووی پێشبینی کردبێ پێش وەخت زۆر باشە دکتۆر پلانی استراتیژی نیشتیمانی چییە؟ پلانی استراتیژی طبعاً کە کاتێک ئێمە خطەیەکی استراتیژی دانین بۆ
لەسەر ئاستی دەوڵەت لەسەر ئاستی نیشتیمان ئێمە ئەبێت بیکەین بە کۆمەڵێک قۆناغ بە قۆناغ قۆناغی یەکەم لە 4 ساڵی یەکەمە من ئەمە جێبەجێەکەم لە 4 ساڵی دووەمە ئەوە جێبەجێەکەم لە 4 ساڵی سێمە جێبەجێەکەم ئەنجا بەپێی ئەولەویەت من وڵاتەکەم پێویستی بە چییە؟ ئەبێت ئایا ئێستا لە ئاستی هەرێمی کوردستانە چ خەتەیەک جێبەجێ بکەم ڕقم یەک چی جێبەجێ بکەم چ پلانێک دابنم یعنی ئێمە بەداخەوە ئەڵێم پلانەکانمان ئەگەر هەژ بێت پلانێکی عاتفی شۆرت تێرمە یعنی کاتێکی زۆر کەم ئەخایەنێت ئەمڕۆ کابرایەت ئەڵێ کاکەەوە من وەزیرم کوڕ و کوچە بێت تێکەڵ بێ هەتا خۆناغینەوە دوای 4 ساڵی تر یەکێکی ترێت کاکەگی وەڵا من ئەڵێم نەخێرە بێ هەمووی جا بکرێتەوەوانە یەکێکی ترێت ئەڵێ کاکە سیستەم بە ئینگلیزی بێ یەکێکی ترێت ئەڵێ نەخێر سیستەم بە کوردی بێ ئەم فەوزایە لە خۆناغی استراتیجیا جێی نابێتەوە لە پلانی استراتیجیا جێی نابێتەوەوانە ئێستا ئەمریکا چەند سەرۆکی گۆڕی ئەی سیاسەتی گۆڕە نەخێر سیاسەتی ناگۆڕێ بۆ دەموچاری سەرۆکەکان گۆڕاوە تەنها شخصیاتن یعنی مۆزەفێک هاتووە و مۆزەفێک ڕۆشتووە لەبەر ئەو مۆزەفەی کە ئەژوات ئیسراحەتەکە زۆر دڵخۆش و مرتاحە ئەو مۆزەفەش کە دێت بەلایەوە گرنگ نییە بۆ چونکە ئەم پلانێکی استراتیجی هەیە ئەم پلانە استراتیجیە ئەم هەڵسوڕێنەرێتی و جێبەجێکارێتی بۆ ئەو قۆناغە ئەم 4 ساڵە جەنابەت ئەو قۆناغە ئەو شتانە جێبەجێکە کەواتە گۆڕانکاری لە سیاسەتا ڕوونایە گۆڕانکاری لە اقتصادیانە ڕوونایە کەس سەرۆکێک نەبووە بێتە سەر حکم بڵێ و کاکەەوە من ئەوەنە تریلیۆن دۆلارم قازانج کرد یەکێکی تر بێ بڵێ ئەوە نەتر نیشتیوان نییە سیاست و استراتیجیت ئەوەیە کە تۆ ڕێڕەوی خۆ دیاری بکەیت جا ئەم ڕێڕەوە هەر کەسێک جێبەجێکات کادر و قائیدی بۆ دروستەکەی سەرکردەی بۆ دروستەکەی بەڵام پلان هەر پلانە و پێویستە بەپێی ئەولەویەتی کارەکانت بەپێی پرۆژەکانی خۆت و بەپێی ئەو واقعی کە تۆ لە دەوروبەرتە بیت ئەم پلانانە جێبەجێ بکەیت نەک پلانی یەکتر هەڵبوەشێتەوە زۆر باشە دکتۆر بچینە سەر تەوەری دووەم کە ئەویش گەشەپێدانی نیشتیمانیە گەشەپێدانی نیشتیمانی چییە و مەبەستمان لە گەشتپێدانی نیشتیمانی چییە؟ بەڵێ طبعا گەشەپێدان ینی جێبەجێکردنی پلان بەڵێ بە شێوەیەکی کورد بە عەمەلیکردنی پلانەکان بە عەمەلیکردنی پلان دائیمە ئەبێت عەقڵێکی وەکووتمان عەقڵێکی گەورەی خاوەن تەجروبە ئەم پلانانە دابنێت بۆ ئەوی بێتەوە واقع بۆ ئەوی بێتە تەنفیز پێویستە گەشەپێدانی نیشتیمانی هەبێت واتە تۆ بتوانیت هەنگاو بە هەنگاو بناغە لەسەر بناغە قات لەسەر قات پرۆژەکانی پێشخەیت ئەمە گەشەپێدانی نیشتیمانیە ناشنال دیڤلۆپمنت واتە جێبەجێکردنی ئەو پلانی کە هەیە هەرچەند دەتوانیت واتە زۆرترین باش ئەگەر بتوانیت لە 100% تەنفیزیکەیت ئەو لە 100% حکوومەتێکی سەرکەوتووی ناجحت هەیە ئەگەر بتوانیت لە 190 لە 100ەوە ئەگەر خوا نەخواستە پلانەکانت جێبەجێ نەکرێت و لە 150 کەمتر جێبەجێ بکرێت ئەوە بە کەسێکی فاشلدا ئەندێت چ لەسەر ئاستی تاک چ لەسەر ئاستی حکوومەت زۆر باشە بناغەکانی گەشەپێدان چین بەڵێ خۆی کاتێک باسی گەشەپێدانەکەین یەکەم نقطە دانانی مانسەبە پڕکردنەوەی مانسەبەکان قسێک لە خۆمانە هەیە لە بینی خۆمانە کەسی شیاو بۆ شوێنی شیاو یا بۆ کاری شیاو ئەم بەڕاستی زۆر گرنگە یعنی بناغی یەکەمی گەشەپێدان بناغی یەکەمی جێبەجێکردنی تەخطیط ئەوەیە کە تۆ وەز لە عاتیفە و خزمێنە و حیزبێنە و تەنسیب و عیلاقات و ئەم شتانە بێنە کاری ئێمە ئەمانەوێت ئەم کارە جێبەجێ بکەین کێ لە هەموو کەسێک بەتواناترە بابێت جێبەجێکات یعنی زۆر ئاساییە نەفەرێکی کینی ببێ بە سەرۆکی ئەمریکا و چونکە ئەتوانێت پلانی ئەمریکا جێبەجێ بکات
زۆر ئاساییە کەسێک لە هۆڵنداوە بچێت بۆ ئەمریکا و شەریکەیەک دامەزرێن لە ئێران و لە هەر وڵاتێکی ترەوە بۆ لە دنیای تازەیە کۆمەڵێک شت خراوەتە ئەولاوە چونکە ئێمە ئەمانەوێت پێشکەوین کێ ئەتوانێت بە باشترین شێوە پێشمان خات ئەبێ ئەو پێشکەوێت ئەمە خاڵی یەکەم مەسئلەی تەنسیبکردن مەسئلەی پلاندانە مەسئلەی دانانی لە وەزیرەوە لە سەرۆکی حکوومەتەوە هەتاوەکو تاکی خوارەوە هەتاوەکو ڕئیسی شوعبەیەک ئەبێت لەسەر ئاستی کەفا ئەبێ ئەگەر ئەتەوێت پێشکەویت ئەگەر ئەشتەوێت چەقبەستوو بیت ئەگەر ئەتەوێت لە ئاستی خۆتا بیت ئەگەر ئەتەوێت دوا بکەویت چکە هەموو وەستانێک دواکەوتنە بێگومان وەستان لە شوێنی خۆت دواکەوتنە تۆ لە 18 ساڵیە ئەبێت لە یەکی زانکۆبی ئەگەر لە 20 ساڵیە لە یەکی زانکۆبووی کەواتە دواکەوتیت ئیدەن کەسی ئەگەر ئەتەوێت پێش بکەوی ئەگەر ئەتەوێت پلانت جێبەجێ بێت ئەبێت کەسی شیاو لە شوێنی شیاوە هەموو ئەو شتانە بخرێتە ئەولاوە دووەم بنچینە بۆ گەشە پێدان ئەوەیە کە ئێمە پاڵفتە و پاکردنەوەی ئەو شتانی کە ئێستا هەیە یعنی ئێمە بەداخەوانێ لە زۆر لە دائیرەکانمانە لە کۆمپانیا ئاهلیەکانمانە لە حکوومەتە بە تایبەتی لە حکوومەتە لە کەرتی حکومی و کەرتی گشتیە ئەمە زۆر مشکلەی بۆ دروستکردوین خەڵکانێک هەیە وەکو بەردێکی خوار ڕۆژێ لە ڕۆژان بوون بە شتێ لە نەبوونی خەڵکە ئێستا نە تەتویر بەخۆی ئەیە نە ئامادەی دەورەیەک بخوێنێ نە قەنەعەت بە کەسی ترەکان نە کورسێکەش چۆڵەکە دەی باشە کاکە ئێستا عەسڕێکی تازەیە ئێستا ژیانێکی تازەیە ئێستا وەرچەرخانێکی تازەیە با لێگەڕێین یعنی کاتی خۆی ئێمە لە جیلێکا پەروەردەبووین لە تەمەنی بڵین 90ەکانە 89ەکان هەموو ئەم شاری سلێمانیە 2 کۆمپیوتەری تیابوو ئێمەیانە بر بۆ سەیرکردنی تەلەبەزیرەکەکانی مەکتەب ئەنو دووارە باوچین سەیرێکی ئەوە هینە بکەین لە ڕێعای علمی بوو 2 کۆمپیوتەر هەموو شاری سلێمانی ئێستا بەس لە گیرفان تا 2 کۆمپیوتەرێ هەموو شخصێک لە گیرفانیە 2 مۆبایلی پێ کە ئەکاتە 2 کۆمپیوتەر یعنی نابێت من بە هەمان نەفەس و بە هەمان بیرکردنەوەی زوو بە هەمانین بێم بڵێم وڵا ئەمەش بەڕێیەکەم نەخێر پێویستە ئەو واقعی کە ئێستا هەمانە لەسەر لە ئاستی وزاریەوە لە ئاستی ڕئیس وزەرەوە هەتا خواری خوارەوە ئێمە بین پاڵفتەیکین کێ شیاوە کێ گونجاوە باوەکو خۆی بمێنێتەوە کێ خەلەلی هەیە با بۆی پڕکەینەوە تەتویری پێ بین کێش گەیشتۆتە مەرحەلەیە کە کاری جێبەجێکردنی پێ ناکرێ بێنین تەجروبەکانی وەرگرین سود لە تەجروبەکانی و بیخەینە بابی پلاندانانەوە ئەمە خاڵی دووهەمە سێم بنچینە بۆ گەشە پێدان واتە یەکەم کەسی شیاو بۆ شوێنی شیاو دووهەمین بنچینە بریتێ لە پاڵەفتەکردنی واقعی ئێستات پاکردنەوەیان و سێهەمینیان بەدەستێنانی ئەوەی بەدەست نەهاتووە ئەمە گەشە پێدانە هەر شتێک کە تا ئێستا بەدەستت نێناوە عیبە نییە بەڵام ئەگەر پلانت نەبێ و کار نەکەی بۆ ئەوەی بەدەستی نێنی بەدەستی بێنی ئەوەیان عیبێ ئێستا ئاساییە بۆ نمونە کەناڵی پەیام کۆمەڵێک تەتەوراتی پێشکەوتوو لە قەناتەکانی ترە هەیە ئێستا نیەتی ئاساییە قوبوڵە بەڵام دوای 10 ساڵی تر ئەگەر ئەمە بڵێ کاکە من لەم ئاستەی خۆمە ئەمێنمەوانەوە ناچمە پێشەوە دوای 10 ساڵی تر قوبوڵ نییە چکە بێت تۆ لە هەنگاو بە هەنگاو بڕۆی دەقە بە دەقە یعنی گۆڕانکاریەکان ئێستا ئەوەندە خێران ئەگەر زۆر بلیمەت نەبی ئەسڵەن دوا ئاکەویت ینی هەر خۆی گۆڕانکاریەکان سەریعە ئەی باش تۆ خۆت ئەگەر لە ئەساسا دواکەوتبی ئەبێ 2 جار هەنگاو بنیت یعنی ئەمە یەکێکە لە مشکلەکانی ئێمە جارێ کەوتی نەقەیرانەوە کەوتی نەقەیرانەوە لە جێتی ئەوەی دەوام زیاد بکرێت و ئینتاج زیاد بکرێ هاتین کاکە هەرکەس بە ئارەزوی خۆی دەوام کە هەرکەس بە ئارەزوی خۆی دەوام کە بۆ هۆی خەڵک گلەی نەکە کاکە
فڵان دەوام با نەبێت چۆن شتی وا ئەبێت تۆ مادام دواکەوتویت مادام ئەزمت لەسرە وەکو کەسێکی قەرزار کەسێک قەرزارە ئەبێ مناڵەکانی بژێنێ قەرزەکەش بداتەوە لەبەرەوە بێت دوو جار ئیش بکە ئەگەر بڵێ کاکە منەچم لە شاخێکەوە خۆم فڕێمە خوارەوە ئەمە کەسێکی دۆڕاوە لە ماڵەوە پاڵی یا بڵێ من لە ماڵەوە پاڵی لێمەوە حتاوەکو خۆم و مناڵەکانم لە برسان برن یا قەرزار دێم ئەمە لانێکی غەڵەتە بەڵێ مرۆڤێک یا وڵاتێک یا خێزانێ دوای تەمەنێ لە دۆڕان و شکست و بەرەو دواوە چوون دەتوانێت بۆنە لە کۆتایی تەمەنیا لە قۆناغی لە قۆناغەکانی تەمەنیا کە ئەتوانین بڵین بە قۆناغی پیری و ناومێدی ژنایی بەرین دەتوانێت بە پلانەکان جارێکتر سەرکەوتو بێتەوەتە مەبەستمەوەیە پلان پەیوەندی بە تەمەن و بە سەرەتای تەمەن و بە سیرکردنی داهاتوە نیە مرۆڤ فەرکاتێ بێتوانێت پلان دابنێ بۆ ژیانی خۆی بەڵێ لە هەر دقەیەکە تۆ ئەتەوێت بەس مهم ئەوەیە وەکو ئینگلیز ئەڵێن ناو یەکسەر دەست پێ بکەیت یەکسەر بەریار چونکە یەکێک لە فەشەلەکانی پلان ئەوەیە کە تۆڵی کاکە من 2 ساڵی تر دەست بێک 6 مانگی تر دەست پێ بام حکومەتە دامەزرێ با نازانم چی ببێ با پەرلەمان کارا بکرێ کەوتت ئەو شتانە دوا ئەکەویت لی سار دەبیتەوە بەڵام کەوتت من ئێستا دەست پێەکەم قەیچێکە تا ئێستا تەمەنی 50 ساڵە پلانی نەبووە دەیبا لەمە دوا بە پلان بڕوە با لەمە دوا بەرنامەجدا بنێت با لەمە دوا ڕاوێشکاری بکات بە خاوەن عەقڵەکان ئەتوانێت وەکو خوای گەورە ئەفەرمێت يبدل الله سيئاتهم حسنات ئەگەر تا ئێستا لە بێپلانیە قەرزار بووە واللهی دەستکا بە پلاندانە قەرزاریەکەی بۆ بێ بە چاکە بۆی پڕە بێتەوە یعنی ئێستا لە وڵاتی ئێمەیە شەرمەزاریە ئێمە بڵین کاکە قەرزاری چ لەسەر ئاستی حکوومەت چ لەسەر ئاستی تاک چ لەسەر ئاستی کۆمپانیا یعنی شەرمەزاریە عیبێ بۆ ئینتاجت نییە بۆ داهاتت نییە بۆ کار ناکەیت بۆ وزەکانت سەرف ناکەیت ئایا ناتوانیت لە ڕاستیە ئەوەی ئیشەڵا ئەگەر کات هەبێت لە فرسەدێکی ترا باسی ئەو بابەتاکەین کە هەموو مرۆڤێک توانای هەیە زۆر لە خۆی زیاتر ئینتاج بەرهەم بێنێ واتە بە قانونی 1 to 10 هەموو نەفرێک ئەتوانێت 10 کەس بژێنێ هەموو نەفرێک ئەتوانێت 10 کەس بژێنێت باسیەکەن لەداتوە دکتۆر گرنگترین سێکتەرەکانی گەشەپێدان چین بەڵێ طبعا سەکتەری گەشەپێدان کە کاتێک ئێمە ئیشی لەسەر ئەەکەین و پێویستە زۆر وریای بین سەکتەری یەکەم تەندروستیە بابەتی تەندروستی پێویستە هەموو مرۆڤێک ساغ بێت پێویستە هەموو مرۆڤێک ساغ بێت و لە بیئەیەکی ساغا بژی و عەقڵێکی پاک و سەلیمی هەبێت و لایەنی کۆمەڵایەتی نۆرمەڵ بێت و بواری سایکۆلۆجی و نەفسی ئارام بێت ئەمە گرنگترین کارە کە ئێمە ئەبێ بیکەین لەسەر ئاستی تاک و طبعا کاڵین لەسەر ئاستی تاک بۆ ئاستی خێزان بۆ ئاستی کۆمەلگا بۆ ئاستی حکومەت بەرپرسە لەوەی کە هەموو تاکێک لەش ساغ بێت لەبەرەوە ئەگەر هاتوو کەسێک لەش ساغ نەبوو ئەگەر هاتوو کەسێک لایەنی دەرونی ئارام نەبوو ئەگەر یەکێک لایەنی کۆمەڵایەتی نۆرمەڵ نەبوو ئەمە بە نەقس حسێبە پێویستە پڕ بکرێتەوە بەشی دووهەم بەشی پەروەردە و خوێندن ئەمە سەکتەرێکی زۆر مهمە کە ئەبێت کاری لەسەر بکرێت بەڕاستی ئێمە ئەم کۆمەلگایی ئێمە بەشێکی گرنگ لەوەی کە گەشەپێدان تایە ڕووی نایە و چەق بەستووە و ئەتوانم بڵێم ژیانی من و ژیانی باپیرە گەورەم کە 100 ساڵ لەمەوە پێش بووە ئەتوانم بڵێم وەکو یەکە بەهۆی چیەوەیە بەهۆی ئەوەیە کە ئاراستەی پەروەردەمەند ئاراستەیەکی خەڵاتە یعنی بەداخەوە مناڵی ئێمە هۆشمەند نییە منداڵی ئێمە سیقەی بەخۆی نییە متمانەی بەخۆی نییە پەروەردەکەی نادروستە یعنی بەداخەوە مناڵ لە کاتێکا کە بۆ نمونە طبعا پەروەردە بەزەوە نییە کە لە مەکتەبە ئاخوێندێت ئەوە بەشێکە مناڵ هەیە لە تەمەنی 6 ساڵیە تازە چۆتە مەکتەب سەیری فلیمی مغامرات دەکات
لە کەناڵە ئاسمانیەکانەوە لێدرێ باشە مناڵ چۆنە بێ فێری شەڕێکی چۆنە بێ فێری دژایەتی کۆمەلگایکی چۆنە بێ فێری شەڕەچەقۆیکی فێری دەمانچەوەشانن و فیشە گۆژاننی بکەیت ئەمە هەڵەیە پەروەردە یعنی حتا لە ناو مؤسسە عیلمیەکانە لە مؤسسە پەروەردەییەکانە بەڕاستی کۆمەڵێک هەڵەی زەق ئەکرێت مەسەلەن مامۆستا جنێو بە منداڵە یا بە قوتابیەیە لە کاتێک ئەمە پەروەردەکارێتی ئێ باشە ئەو قوتابیەش سبەی نییە ئەگەر گوێن بە مامۆستاکەش نەدا گوێن بە قوتابیەکی تر ئەدا گوێن بە قوتابیەک لە خوار خۆیەوە ئەدات کەواتە ئەم پەروەردانە ئەبێت ئێمە زۆر ڕعایەتی بکەین و زۆر بە خەمیەوە بین وەکو باسم کردی ینی مەوزوعی خوێندن یەکێک لە سەکتەرە هەرە گەورەکان ئێستا خەڵکانێکەیە وەکو پێشتریش باسم کرد حکوومەت خۆی گەورەی ئەکات دوایەڵە کاکە بڕۆ هیچیشم بەتۆ نییە وەکو ئەوە تۆ مناڵەکەی خۆ هەموو هیلاکەتی خۆت و هەموو مەساریفی بیتێ دوایی کە گەورە بوو کە گەیشتە ئەوەی ئینتاجی هەبێ بڵێ کاکە وەڵام من ئینتاجەکەتم نایە ئەمە گەورەترین مشکلەیە لە گەشە پێدانە مۆزوعێکی تر بابەتی هەلی کار فەرزە لەسەر هەموو حکومەتێک هەموو دەسەڵاتی هەر تاکێک لەبەر دەسیەتی هەلی کاری بۆ بدۆزێتەوە ئەگەر کەسێک کاری نەکرد ئەبێ لێی بدرێت ئەبێ عقوبە بدرێت نەک تۆ خۆت بەدەستی خۆت ببی بە هۆکار بۆی خەڵک لە ماڵەوە دانیشە یعنی نمونەیەکەیە پێم وابێ هەر صحیحی شەو ڕاستە ئەڵێ عومەری کوڕی خەتاب ڕۆژێ مەجموعەیەکی بینی لە مزگەوتە نوێژ و سونەتیانەکە تیەوە کاکەوە چیەکەن وتی وەڵا خەریکی نوێژ و عیبادەتی خۆمان بۆ خوا یەکلا کردوێتەوە وتی ئەیکێتان ژێنێ یەکێ وتی مام و یەکێ وتی براکەم دارێکی لێ هەڵگرتن وتی بڕۆن کاکە ئیسلام نوێژی شێوێت و ئیشی شێوێ یعنی بەسەراحەت حکومەت ئەبێت عقوبەی کەسێ با کە ئیش ناکات خۆ تەمەڵخانە نییە خۆ نییە بەڵام لە وڵاتی ئێمەیە بەداخەوانەیە هەلی کار بۆتە عوقدە بۆتە گرەیەکی زۆر قورس حکومەت خۆی خواخوایەتی تۆ لە ماڵەوە دانیشی ئەی ئیشت بەم کوڕە چییە ئەی ئەم نەفرە چۆن خزمەتی وڵاتکە ئەخە خۆ کێشەکە ئەوەیە یعنی ئێستاش لە زەهنی ئێمەیە و لە زەهنی خەڵکە ئەڵێن ئەبێ حکومەت بمانژێنێ کاکە کە تەمەنی گەشتە 18 ساڵ ئەبێ تۆ حکومەت بژێنی ئەبێ تۆ خزمەتی حکومەتکەیت ئەمە سەکتەرێکی زۆر گرنگە لە گەشە پێدانە هیوادارم بتوانین لەم سێ سەکتەرەیە ئیشی باش بکەین لایەنی تەندروستی خەڵک لایەنی پەروەردە و لە لایەنی هەلی کار و خزمەتکردنەوە دکتۆر گیان کاتی بەرنامەکەم بەرەو تەوابوو نەچێ پێم خۆشە کۆتا قسە و سەرنجی جەنابەت لەسەر پلاندانانی نیشتیمانی و گەشەپێدانی نیشتیمانی شتێک پێویست بکە باسی بکەی کە تیشکمان نەخستوێتە سەر و باسمان نەکرد بێ دەستان خۆش بێ یاخوا من خۆشحاڵ بووم هیوادارم توانی بێتم کۆمەڵی زانیاری بە بینەران و بیسەران بگەێنم و ئەوەی کە داواکاری منە لە حکومەت و لە خەڵکیش دەستخەنە دەستی یەکەوە بۆ پێشخستنی ئەم وڵاتە نابێت لە ئاستی خۆیان بمێنێتەوە بەڵکو ئەبێت لە تەتەور و لە گەشە سەند نابێت زۆر سپاس بە بەڕێز دکتۆر فەریدون سەعید مامۆستای زانکۆ و ڕاوێژکاری دەستگای ئەکادیمیای مانچستەری نێودەوڵەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سپاس کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز بوویت زۆر سپاس بۆ بەڕێز بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەش داهاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەکگەشتنەوەی تر بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ